ئەم شەڕێکە ئاشکرا لە پێناوی ئەم دۆلارەیە ئێستا ئێران سەری تۆق کراوە دۆلار قبولەکە تا دۆلاری قبول کردووە بەڵام کۆمپانیای ماوە قبولکە لەگە بانکەکانە قبولی نەکردووە ئێستا بۆیە لەسەری گوشتاری لەسەرە ئەگەر قبولەکەی هەر بەو دیکۆرەی خۆتەوە بەو عەقیدەی خۆتەوە بمێنەوە قبولی ناکەی ئەوەتانی ئەو پێنج وڵاتان لەو 2011ەوە تا ئێستاکە هەر هەمویان کەوتن مای نەمای تۆ کۆریا ماوە و لەگەڵ ئێران ماوە جا بەڕێزان خۆشەویستان ئەمە بەرچاو ڕوونی بێت ئاگادار وەڵڵی هەتا لە شەڕ تێ نەگەیت خێرت پێ ناگات تا نەزانین فیتنە لە چێ تۆ ناتوانانی بەرەو چی ڕابکەیت بۆی ئەها سەحابێکە پرسی ئەفەرمی هەموو خەڵکی پرسیاران کرد لە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە خێرت شتێک خێرت شتێک باشە چۆن شەو نوێژ چۆن نوێژە سنەتەکان بکەم چۆن باش بم بەڵام کەس پرسیاری ناکرد لە شەڕە وكنت أسأله عن الشر مخافة أن يدركني من پرسیارم لە شەڕ پێغەمبەر صلی الله علیه و سلم لە دوای تۆ چ شتێک ڕوەدات چ فیتنەیەکە چ شەڕێکە چ ئاژاوەیەک ئیتر بۆی باسی کرد کە لە دوای خۆی چەند فیتنە دروستە بێت و خەڵکی چاواشاکرێ خەڵکی بەیانیان موسڵمانە ئێواران کافرە بێت ئەمانەی هەموو بۆ باس کرد بۆ سەحابەکانی باس کرد بۆ ئێمە ماوەتەوە بەڵام بەداخۆ ئێمە تەنها لە خێراگەڕین کەس لە دوو شەڕ ناگەڕێت کە بەڕاستی ئەمەی کە ئێستا لە تەلەڤیزیۆنەکان نیشانەدرێت هەر هەمووی شەڕە بەڵام بە دیوەکی ترەوە نیشانتەدات کە ئەنەما لەبەر ئەوەیە ئەو تیرۆرستانە ئەکوژین لەبەر ئەوەی ساڕۆکیان لێدن لەبەر ئەو لە ناویان ئەبین لەبەر ئەوەیە ئەم وڵاتە حەسارێکەوێتە سەرێ ئەگەر نە ئەجینە وەڵڵی هەر گڕۆپێک هەر دەسەڵاتێک هەر سەرکردێک هەر قیادێک دۆلار قبول کات ئەمە پیاوێکی باشە با دیکتاتۆر بێ با بکوژێت چی ئەکە با بکە بەڵام ئەبێ ئەمە قبولکە بۆی ئێران ئێستاکە قبول ناکاتن ئەوێت یان ئەوەتە بە مەردی بکوژرێ یان ئەوەتە ئەبێ ملی خۆی دا بنوێتن و چۆک دا بنێتن و هەر بەو عەقیدەیەوە ئاگادار بە مەبەستم لە عەقیدە ئەمە کێشەی عەقیدەی ئەوە بەلاوە کە ئەمە هیچ گومانمان لەوەی نییە کە لە کوفری شیعە لە خراپەی شیعە لە درڕندێتی شیعە هیچ گومانمان لەوەدا نییە بەڵام کێشەکە لەوەدا ئایا با ئەمە بزانین دوو کەس بە شەڕ دێن بزانین چێ زاڵمە چێ مەزلومە هۆکارەکەی چییە خۆی ئێمە حەزەکەن دەوڵەتی شیعە بڕوخێتنەوەی شیعە نییە لەبەرەوەی دینداری نییە لەبەرەوەی بەخۆمان نەزانین هیچ تاوانەکانی شیعەگەری لە تاوانەکانی ئەم کۆمپانیانە بچووکتر نییە بەڵام با بزانین هۆکارەکانی چییە ئەمە هۆکارەکەیتی چی بەیانیش ئەگەر لە هەر گڕۆپێک و لە هەر کەسێک بدرێ بزان ئەمە تاوانەکەیتی نەک شیعەگەریەکەی نە سونەگەریەکەی و نە کۆمەنیستیەکەی و نە دیندارێکی و هیچ ئەلاخی بەو شتانە قبوڵت کرد دیکتات پیاوی باش قبوڵت نەکرد هەر شتێک بیت تۆ ئینسانێکی خراپی ئینشاءڵڵا ئەمە بەرچاوڕۆنی بێت و چاک لێ حاڵی بن کە ئەمە چاواشەکاریە هیچ پەیوەندی بەشتی ترەوە نییە بۆیە ئەم پێیان من بڵاو کردە بۆی کە بەرچاوڕۆنیتان پێ بدەم و چاواشە نەکرێن و بەوەی کە هەمووتان شارەزان بزان مەوزوعەکان چیت وڵاتی چ وڵاتێک داگیر کراوە چ وڵاتێک داگیر نەکراوە